کۆماری ئیسلامی و دووبەرابەربوونی ڕێژەی ئیعدامەکان لە ماوەی 3 ساڵدا. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە راپۆرتی ساڵانەی خۆیدا کە ماوەیەک لەمەوبەر بڵاوکرایەوە ڕایگەیاند لە ساڵی 2021 زاینیدا 579 ئیعدام لە جیهاندا تۆمار کراوە کە لانی کەم 314 کەسیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕێوە چووە. لێبوردنی نێونەتەوەی دەڵێت پێدەچێت ڕێژەی ئیعدامەکان لە ئێران پتر لە 314 کەس بێت لەبەر ئەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئاماری دروستی ئیعدامەکان ڕاناگەیەن و دەستپێڕاگەیشتن بەو ئامارانەش بە تایبەت لە ناوچە کەمینە نشینەکان دژوارترە. ئەو راپۆرتە دەری دەخات کە ساڵی 2021 4 منداڵ لە ئاستی جیهاندا ئیعدام کراون کە کەسێکیان لە وڵاتی یەمەن و ئەوانی تر لە ئێران لە سێدارە دراون. لێبوردنی نێونەتەوەی هەروەها ڕایگەاند کە ساڵی ڕابردووی زاینی 13 کەس لە ئێران لە پێش چاوی خەڵک ئیعدام کراون. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێرانیش لەم بارەیەوە راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە تێیدا هاتووە لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵی زاینیدا 251 کەس لە ئێران لە سێدارە دراون کە لە چاو ئەو ماوەیە لە ساڵی پێشتردا 2 هێندە زیادی کردووە. ئەم ناوەندەی مافی مرۆڤ وشداری داوە کە ئامانجی کۆماری ئیسلامی لەو ئیعدامە بەربڵاوانە چاوترسێنکردنی خەڵک بە مەبەستی پێشگرتن لە ناڕەزایەتیەکانی دژی حکوومەتە. کۆماری ئیسلامی بە ئیعدامکردنی بەربڵاوی نێرانی سیاسی و توندوتیژی بەربڵاو لە دژی خەڵکی ئێران هاتە سەرکار و لە ماوەی 43 ساڵی ڕابردوو لەم بوارەدا بەردەوام پلەی یەکەمی لە ئاستی جیهاندا بووە. ئیعدامەکان تەنیا لە چوارچێوەی قەتڵ و ئامی نێرانی سیاسیدا بەرتەسک نەبووتەوە، بەڵکو هەزاران کەس لە خەڵکی ئێرانی بە هۆکاری جۆرا و جۆر ئیعدام کردووە. دەستگای دادوەری ڕژیم تەنانەت دەستی لە ئیعدامی منداڵان، ژنان، موعەلیمان، نەخۆش و پیر و بەساڵات چووەکانیش نەپاراستووە. با پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە دژی دەسەڵاتی ئیسلامی و بە ئامانجی ترساندن و زاڵبوون بەسەر ناڕەزایەتیەکاندا ڕێژەی ئیعدامەکان بە تایبەت لە ناوچەکانی وەک سیستان و بەلوچستان، خوزستان و کوردستان بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و بەڕوونی دەردەکەوێت کە ڕێژەی ئیعدامەکان لە ساڵی 2022دا لە چاو ساڵی 2019 2 بەرابەر زیادی کردووە. پاساوی ڕژیم لە دەستبردن بۆ ئیعدامکردنی مەحکومکراوانی دادگا ئاساییەکان لە ئاستێکی بەربڵاودا ئەوەیە کە گۆیا لەم ڕێگایەوە لەلایەکەوە ئەمنیەتی کۆمەڵایەتی دەباتە سەرێ و لەلایەکی ترەوە عەداڵەت پەڕێوە دەبات کە هەردووی ئەم پاساوانە درۆ و فری و کارانەیە. یەکەم ئەوە کۆماری ئیسلامیە کە ئەمنیەتی لە ژیانی خەڵک زەوت کردووە لەبەر ئەوەی ئاستی کردداری توندوتیژی و کوشتاری وەحشیانەی ڕژیم بە هیچ جۆرێک لەگەڵ ڕێژەی توندوتیژی و جنایەتە تاکە کەسیەکان نایەتەوە. ئاستی کڕین و فرۆشتنی ماددە هۆشبەرەکان لە ڕێگای مافیاکانی ژێر کۆنتڕۆلی سوپای پاسداران و دام و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئاستی چالاکیەکانی قاچاقچیە تاکە کەسیەکان وەک یەک نییە. کەی زەوتکردنی ئەمنیەت لە ژیانی خەڵک لەلایەن ڕژیمەوە و لە ڕێگای دەستێوەردانی بەردەوام لە هەموو بوارەکانی ژیان بە وەسیلەی بەسیجی و گەشتەکانی ئەمری بە مەعروف و نەهی لە مۆنکەر و لیباس شەخسیەکان لەگەڵ تاوانە تاکە کەسیەکانی کە بە ئەنگیزەی شەخسی بەڕێوە دەچن وەک یەکوان. دووهەم ئەزموونی هەموو کۆمەلگاکان و ئامار و زانیاریە جێگای باوەڕەکان دەری دەخەنکە لە هیچ کۆمەلگەیەکدا ئەمنیەتی خەڵک لەم ڕێگایەوە زیاتر نەبووە، بەڵکو بە پێچەوانەوە ئیعدام خۆی لە خۆیدا هەستی تۆڵەسەندنەوە و ڕەوان ناسانەی توندوتیژی بەهێزتر دەکات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتندا بە وەسیلەی دەوڵەت ڕێگە پێدراوە، بۆ دەبێت کەسی ئاسایش بەم کارە هەڵنەستێ و بەدەستی خۆی ئەم بەناو عەداڵەتە بەڕێوە نەبات. هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام بەواتای ئەوە دێت کە گیانی ئینسان بایەخی هەیە و بە نەمانی سزای ئیعدامیش بە شێوەیەکی ئاسایی گیانی زۆر یەک لە ئینسانەکان دەپارێزرێت. لە حاڵێکدا بەڕێوەچوونی ئەو سزایە نەتەنیا کاریگەری لەسەر کەمکردنەوەی ڕێژەی جینایەتەکان نییە، بەڵکو کاتێک دەوڵەتەکان بە شێوەی یاسایی و لەژێر نابی سزای ئیعدام دەستە دەنە کوشتنی ئینسانەکان، لە ڕاستیدا بە کەمکردنەوە لە بایەخی پاراستنی گیانی ئینسانەکان ڕێگە بۆ دووپاتبوونەوەی لە کۆمەلگادا خۆش دەکات.
ئەو پاساوانەی کە لە بواری سزای ئیعدامدا بوونیان هەیە جگەل لە درۆیەکی ئاشکرا هیچی تر نییە. لەبەر ئەوەی یەکەم ئینسانەکان لە ڕۆژی ئەوڵەوە تاوانبار، قاتڵ، قاچاقچی و جنایەتکار نین، بەڵکو لە هەڵسەنگاندنێکی بنەڕەتیدا ئەوە هەلومەرجی مادی ژیانی کۆمەڵایەتیە کە ئینسانەکان بەرەو تاوان و جنایەت پاڵ پێوەدەنێ و دەوڵەتەکان و چینی دەسەڵاتدار بەرپرسیارەتی ڕاستە و خۆی سەپاندنی ئەم هەلومەرجە مادیەیان بەسەر ژیانی زۆربەی خەڵکدا دەکەوێت ئاستۆ. کەسانێک مستەحەقی سزادانن کە بەستێنە کۆمەڵایەتیەکانی کردداری تاوانبارانە دەخڵقێنن. بەڵام ئیدعای بەڕێوەبردنی عەداڵەت لە ڕێگای سزای ئیعدامەوە لەوەش بێناوەڕۆکترە. ئەگەر قسە لە عەداڵەت بێت، تاوانباری سەرەکی خودی ڕژیمی کۆماری ئیسلامیە کە گیانی لە بە هەزاران ئینسان تەنیا بەهۆی بیر و باوەڕەکانیان و خەبات لە پێناو باشترکردنی ژیان لە کۆمەلگادا سندووە و ماشێنی کوشتار و جنایەتەکەی تەنانەت بۆ ڕۆژێکیش ڕاناوەستێ. کەی دابینکردنی عەداڵەت لە ئاوا ڕژیمێکی جنایەتکار چاوەڕوان دەکرێت؟ ئەم ڕژیمە بۆ مانەوەی خۆی پێویستی بە دەستگای کوشتار هەیە. ئەم دەستگایە دەبێت تێک بشکێندرێت و لە کار بکەوێت کە ئەمەش ممکن نابێت مەگەر بە لە گۆڕنانی ئەم ڕژیمە دەبێت. بێگومان لە پاش کۆتایی هاتن لە تەمەنی کۆماری ئیسلامی نەتەنیا لەژێر هیچ پاساوێکدا فەرمانی زەوتکردنی ژیان لە هیچ کەسێک قبوڵ ناکرێت، بەڵکو بە فەرمانی شۆڕا جەماوەریەکانی خەڵک لە ڕێگای دادگایەکی باوەڕپێکراوەوە بە دوادا چوون بۆ جەنایەتی جەنایەتکارە ورد و درشتەکانی کۆماری ئیسلامی دەکرێت، بەڵام هیچ کەسێک فەرمانی ئیعدام دەرناکات.